ڕەوشی سیاسی و بارودۆخی ئابووری لە هەرێمی کوردستان و عێراق کاریگەری کردوتە سەر جوڵەی بازرگانی لە فڕۆکەخانە نێودەوڵەتیەکانی هەرێمی کوردستان. بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیش دەڵێت بەهۆی ڕۆتینی زۆر لە تاعریفەی گومرکی بەشێکی زۆر لە بازرگانانی هەرێم ڕوویان لە دەواازەکانی تر کردووە. ئاماژەی بۆەوەش کردووە هیچ ئاماژەیەکی دڵخۆشکەر نابینن بۆ پێشخستنی کەرتی گواستنەوە و زیادکردنی جوڵەی بازرگانی لە ڕێگەی فڕۆکەخانەکانەوە. تاهیر عەبدوڵڵا بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ڕایگەیاند بەراورد بە قۆناغی پێش کۆرۆنا لە ساڵی 2021 ڕێژەی گەشتەکان بۆ فڕۆکەخانە کەمی کردووە. لێکەوتەی ڕفراندۆمیش کاریگەری گەورەی کردوتە سەر جموجۆڵی بازرگانی و گەشتیاری فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بەتایبەت کە عێراق بۆ ماوەی 6 مانگ و حکوومەتی ئەنقەرە بۆ ماوەی 16 مانگ گەشتە ئاسمانیەکانیان لەگەڵ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی هەڵپەسارد. ئاماژەی بەوەش کرد جوڵەی بازرگانی بەراورد بە ساڵانی ڕابردوو لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی زۆر کەمی کردووە. هۆکارەکەشی پەیوەندی بە ڤایرۆسی کۆرۆنا و ڕۆیشتنی چەند کۆمپانیایەکی بازرگانیەوە هەیە بۆ دەواازە و فڕۆکەخانەکانی تر. ئەوەش بەهۆی گۆڕانکاری و نەشارەزاییەوە بووە لە ماوەی ڕابردوودا کە لێکەوتەکانی بەردەوامە و تا ئێستاش جوڵەی بازرگانی نەهاتوێتەوە باری ئاسایی خۆی لە کاتێکدا گوندی کارگۆی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی گەورەترین و پێشکەوتوترین گوندەکانی کارگۆیە لەسەر ئاستی هەموو عێراق. لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە هەفتانە 7 گەشتی ڕاستەوخۆ بۆ دەرەوەی وڵات ئەنجام دەدرێت لە ڕێگەی گوندی کارگۆشەوە بۆ هەر وڵاتێک بێت دەتوانرێت پێداویستی و کەلوپەل بگوازرێتەوە. ئەو کاڵایانەشی کە لە ڕێگەی گوندی کارگۆی فڕۆکەخانەی سلێمانیەوە دەگوازرێنەوە زۆرینەیان پارچەی یەدەکی ئۆتۆمبیل و ئامێری پزیشکی و کشتوکاڵی و هێنانی گوڵ و نەمام و ئامێری کارەبایی و تەکنۆلۆژیاییە.